ئێمە وەکو یەکێتی ژنانی کوردستان لەقی گەرمیان بەرامبەر بە هەڵوێستمان بەرامبەر 25 نۆڤەمبەر ئەوەیە کە هەر تەنیا کاتەکە دیاری نەکرێت لە 25 نۆڤەمبەرە ئێمە بەرەنگاری تونند و توێژیەکان ببینەوە و دیارە هەموو ساڵانە لەم کاتە هەڵمەتێکەکەین چەند ئەمە ئیشی ڕۆژانەمانە ئێمە بە بەردەوامی یینە سەر دەوامی خۆمان و بەردەوام بەرەنگار و تونند و تیژەکانە بینەوە و کاری لەسەرەکەین و کار لەسەر کۆتای پێهێنانەکەینەوە هەڵمەتی وشیاری بڵاوەکەینەوە ژنان و شێرەکەینەوە پیاوان و شێرەکەینەوە خۆشببختانە ئێمە یەکشتمان هەیە کە ئەم ساڵ دڵمان پێی خۆشە لە ساڵی 2009 هیچ ئامارێکی خۆکوشتن و کوشتنمان نییە چونکە بەڕاستی کاتێک ئێمە ئیشی لەسەرەکەین هەموو کێشەکان قابل بە چارەسەرن ئێمە کارمان کردووە لەسەر بەڕێبەرایەتیەکانی گشتی پەروەردەی گەرمیان و هەروەها ئەوقافی گەرمیان و هەروەها سەرۆکایەتی زانکۆ و هەروەها بەرەبەرایەتی کاروباری کۆمەڵایەتی لە گەرمیان کارمان لەسەر کردووەوە پێکەوە هەمەهانگ بووین بە ماوەی ئەم ساڵە کارمان لەسەرەوە کردووە کە ڕێگە نەدەین بە هیچ چ بە پەروەردەکردن چ بە فێرکردن چ بە ئەوەی کە بای ئەوە خۆشببختی و خۆشی بدەین بە ژنان کە دەست بۆ خۆکوشتن نەبن و یا لە ژیان بێزار نەبن و هەروەها داواشەکەین پێویستە زۆر کە کچان ژنان هاوکارمان بن کێشە هەرچەند قورس بێ هەرچەند گران بێ قابل بە چارەسەرە ناکاتەوەی کە مرۆڤ ژیانی خۆی لە دەست بدات و کۆتایی باموشتە بێنێ ڕێککەوتین سەررجەم ڕێکخراوەکانی ژنانە لە گەرمیان و بانگشتی خەڵکی تریشمان کردووە لەگەڵمان هاوکار بن و بێن و سعات سێ ئێوارەیە لە پارکی لەیلا قاسم لەسەر ڕێککەوتین کە بەگژ ئەو تونندوتی ژیانە بچینەوە کە وڵاتی تورکیا بەرامبەر بە خوشکەکانمان و دەسە خوشکەکانمان لە کۆبانیا ئەیکا و هیچ ئیدانەی ئەەکەین و بە هیچ شێوەیە قبولی ناکەین لە هیچ دەوڵەتێک نەک تورکیا لە هیچ وڵاتێکی قبول ناکەین کە بەو شێوازە تونندوتیژی بکرێ بەرامبەر بە خوشکەکانمان دەسە خوشکەکانمان چونکە ئەسیر هەر چیەکی کردبێ کە بە دیل گیرە دیلە ئەبێ ڕێزی لێ بگیرە و حرمەتی لێ بگیرێت ئەلبەتە لەگەڵ کرانەوە پێشکەوتنی کۆمەلگایە ئەبێ ئەوەشمان لە بەرچاو بێ کە دۆخی ژنان و مافەکانی ژنان لە کۆمەلگەی کوردیا بەرەو پێشچوونی بەخۆوە بینیوە بەڵام لە هەمان کاتیشدا کۆمەڵێک یان چەندین شێواز و جۆری توندوتیژی سەریان هەڵداوە بەرامبەر بە ژنان کە ئەتوانم بڵێم لە ماوەی ڕابردووە لە کۆمەلگەی کوردیا ئەمانە هەر نەبوویان شتی زۆر شاز و دەگمەن بوون کەواتە بەتایبەت لە دوای دروستبوونی حکوومەتی کوردیەوە لە 28 ساڵی ڕابردووە هەرچەندە کارکرابێ ئەتوانین بڵێن نەیتوانیوە تونوتیژەکان بەرامبەر بە ژنان بنەبەر بکرێ بەڵکو تونوتیژەکان بە جۆر و فۆرم و شێوازی تر سەریان هەڵداوە بۆ نمونە ئەتوانین بڵێن هەر خودی ڕێکخراوەکانی ژنان ئەو دام و دەستگایانی حکوومەت کە لە چوارچەوەی بڵێن فەرمانگەی حکومیان و حکوومەت خۆی ئیدارەیانەدا ئەو گروپ و دەستە و ڕێکخراوانەی کە تایبەتن بە بەرەنگاربوونەوەی مافی ژنان یعنی هەموو ئەمانە لەبری ئەوەی کار بکەن لەسەر بەرەنگاربوونەوەی تونوتیژی و وشارکردنەوەی کۆمەلگە لە بارەی مافەکانی ژنانەوە و ڕەخساندنی کەشێک کە مافی ژنی تیا پارێزرا و بێ زۆر جار بەداخەوە بەشێک لەمانە خۆیان بوون بە شوێنێک بۆ چەسانەوەی ژنان ئەلبەتە توانم بڵێم زاڵترین جۆرەکانی تونوتیژی لە ئێستا لە ڕووی سێکسیەوەیە کە ژنان زۆر جار تەحەڕوشیان پێکرێ هەروەها جۆرێکی تری توندوتیژە دەرونیەکانە کێشەی تونوتیژی لە کۆمەلگەی کوردیا ئەمە ئێمە وەکو چارەسەر بە شێوەیەکی سەرپێی وەرمانگرتووە بەڵام ئەبێ بگەڕێنەوە بۆ ڕەگ و ڕیشەکەی کە بەڕای من هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆ خراپی پەروەردە هەروەها ئەو ئیدارەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەگەر پەروەردەکە بگۆڕدرێت توانێت کار لەسەر ئەقڵەتی تاک بکرێەوە ژینگەیەک فراهم بکرێت کە مافی ژنی تیا بەدی بێ بەڵام ئەوەی جێگەی داخە کە ئێمە لە کۆمەلگەی کوردی و لە هەرێمی کوردستان واتە باشووری کوردستانە بەردەوام لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە دۆخ و ژینگەیەکی جێگیرمان نەبوو بەردەوام لە شەڕ و کێشە و قەیران بووین ئەمە وای کردووە کۆی تاک لەم کۆمەلگایە بەردەوام فشاری دەرونی لەسەر بێەوە تاکەکان لە نێو خێزان و دام و دەستگا و دامەزرا و ڕێکخراوەکانە تونوتیژی بەرامبەر بە یەک بکەن کەواتە ژینگەکە وای کردووە کە ئێمە ئەم تونوتیژیە بەردەوام تێمانە نەکەم نەبێتەوە بەڵکو چەکەرە بکەوە زیاد بێەوە سەر بکێشێ بۆ کۆمەڵی جۆری تونوتیژی ئەوەی کێشەی گەورەتر لەمەیە ئەوەیە کە خودی ژنان تەنانە زۆر جاری ئێمە بینین ئەو نخبە ژنانەی کە ئێستا لە کۆمەلگەی کوردیا هەن خۆیان خەریکە بە جۆرێک لە جۆرەکان کەیسی ژن ینی ئەبن بە ئاراستەیەکی ترا خەریکە خۆیان بە کاڵاکەن ینی ئەوە نبینین کە هەوڵێک کارێک ینی کەمپینێک چۆنڵی ڕێچکەیەکە بێ بۆ ئەوەی ژن وەکو ئینسان وەکو مرۆڤ مامەڵی لەگەڵا بکرێەوە پرسی ژن بکرێتە پرسێکی جددی. کاری ئەم بەڕێوەبەراتی و نووسنگانە کارکردنە لەسەر تەواوی کێشەکانی خێزان نەک تەنیا کێشەکانی ئافرەتان ئەبینین ساڵانە
ئەو ئامارانە گۆڕانکاری بەسەردێت. ئێستا خۆشببختانە ئەمساڵ لە سنووری بەڕێوەبەراتی گەرمیان هیچ حاڵەتێکی کوشتن و خۆکوشتنی ئافرەتان لە بەڕێوەبەراتی نووسنگەکانی ئێمە تۆمار نەکراوە. ئەو حاڵەتانە کەم بۆتەوە و ئەو حاڵەتانی تونند و تیژە قورسەکان کە دژی ئافرەتانەکراوە دژی ئەندامانی خێزانەکرا ئەمساڵ بە ڕێژەیەکی زۆر بەرچاو کەمی کردەوە یان هەر تۆمار نەکراوە و کێشەکانی سکاڵاکردن ئەوانەی کە پەیوەندی بە لێدان و جنێودان و سوکایەتی و هەڕەشەکردن و لەناو خێزانە هەیە. ئەم حاڵەتانە بەردەوامە و سکاڵاکردن وەکو ساڵانی پێشووە و هەندێک جار بگرە ڕەنگە زیادیش بکە ئەمە زیادکردنیان پەیوەندی بە وشیاری کۆمەڵایەتیەوە هەیە پەیوەندی بەوە هەیەکە خەڵک ئێستا زیاتر پەناباتە بەر لایەنی یاسایی بۆ تۆمارکردنی سکاڵان نەک پەناباتە بەر تۆڵەکردنەوە. ئێستش بە بۆنەی 25 نۆڤەمبەر لەگەڵ هەموو ڕێکخراوەکانی سنووری گەرمیان کۆبووینێتەوە پێشتر قسەمان لەگەڵ کردوون بەرنامەیەکی واماندانەوە کە هەمومان بەدەستە جەمعی بتوانین کار لەسەر بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی و تونند و تیژی دژ بە ئافرەتان بکەین و کارێک بکەین کە بتوانین خۆشببختی و ئارامی لە ناو کۆمەڵگە و لە ناو خێزانەکانی ئەم سنوورەدا بەرقەرار و ئاشتی بچەسپێنین.